بەڕێوەبەرانەی کە دەکەونە ژێر بەڕێوەبەرایەتەکەی تۆوە لەسەر چه ئاستێک بەڕێوەبەرەکان دانراون تا چەند ئینتیمای حیزبی بوون و پێوەەر بووە بۆ وەرگرتنی ئەمانە یان سیڤی کاریگەری هەبووە؟ طبعاً ئێمە 6 بەڕێوەبەراتیمان هەیە، سیان لە ناو شار، سیانیان لە دەرەوەی شارن لە قەزاکانی ڕانیە، چەمچەماڵ، دەربەنی خان. لە ناو شاری شار ڕاستە سێ بەڕێوەبەراتیە، بەس مەجموعەیە دامەزراوەی جیاجیامان هەن. ئەوەی دەسەڵاتی ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی بەرپرسی بەشەکانە لە ناو دیوانە، لە ناو دیوانی بەڕێوەبەراتی گشتیە کە پۆستێکی محتەرەمە لە بەڕێوەبەراتی گشتیا بەرپرسی بەش، بەرپرسی هۆبەکانە لە بەڕێوەبەراتیەکانە، بەرپرسی پەیمانگا و سنتەر و دایانگەکانە کە ئەمانە هەمووی بە مستەوای ئیداریەکان مەسئول هۆبەیەوە دەرماڵەیە. ئێمە هەموو ئەوەی بەرپرسیارەتیە دەرماڵەی هەیە و بە یاسا و ڕێنمایی ڕێکخراوە لێرە سیستەمێکمان پێ دەرکردووە. ئەویش سیستەمەکە ڕەچاوی تەنها توانا و شایستەییەکە، بڕوانامەیەەکە، خزمەتەکە، دڵسۆزیەکە، لێوەشاویەکە بە هیچ جۆرە حساب بۆ حیزبایەتی، کوتلەکاری، جوان و ناشیرینی، دەوڵەمەنی و فەقیری، کوڕ و کچی هیچ یەکێک لەوانە ناکە، نە لە ڕەگەز، نە لە نەتەوە، نە لە ئاین، نە لە حیزبایەتی و لەسەر بنەمای شایستێتی بە سیستەمێک کە پێشتر هەموو ڕێککەوتوین لەسەریەوە. 3 دانە ساڵە ئێمە واکەین، هەر پۆستێک خاڵیە بێت ئیعلانێکی بۆکەین. بە خۆشحاڵیەوە ئێمە سایتێکی تایبەتمان هەیە بە بەڕێوەبەراتی گشتی، هەرەوە نیە لە ڕێگەی گشتانەوە فەرمانبەرانمان ئاگادارکەین، لە ڕێگەی سایت و پەیجەکانیشمان لە سۆشیال میدیا کارمەندانمان ئاگادارە بن کە پۆستێک خاڵی بووە کێ ئارەزومەندە ئەو مەرجانەی تایە CV هێنێت. لێرە لیژنەیەکی 7 کەسی و 9 کەسیمان بۆ پۆستە کارگەڕی و هونەریەکان پێکێناوە. سیڤەکان یەنە ئەو لیژنەیە، ئەو لیژنەیە لەسەر بنەمای مەرجەکان و شیاوێتی پێشنیارە دەنە بە ڕێوەبەری گشتی. ئێمەش لێرە لە 99.9 پێشنیارەکان بەپێی ئەو سیستەمە و ئەو پێشنیارانەی کە کراون دامان ناون و بە هیچ جۆرێ تەماشای ئەوە ناکەین ڕەنگی چییە، حیزبی چییە، ئایدۆلۆژیای چییە، لەگەڵ میزاجی منە گونجە یاننا و لەسەر بنەمای تەنها شیاوێتی پۆستەکانمان دابش کردووە. بە خۆشحاڵیەوە تا ئێستا لە 3 ساڵی ڕابردووە، تەمان من 5 ساڵە لێرەم، بەس لە 3 ساڵە ئەو سیستەمەمان پەیڕەو کردووە. لەو 3 ساڵە زیاد لە 40 پۆستمان ڕاگەیاندنەوە بۆ جۆرە پڕ کردوێتەوە کە مای خۆشحاڵیە. یعنی ئێستا هیچ کارمەندێک نییە لە سنووری کاری بەڕێوەبەراتی گشتیمان لە بواری وەرگرتنی بەرپرسیارەتیە هەستکە پەراوێز خراوە، هەستکە حسابی بۆ ناکرێ و ئێمە دەرفەتی تەوامان ڕەخساندووە.